دیارە بەڕەسان نەزانن لە دوای دروستبوونی شەڕی داعش لە سووریا و لە عێراق ژمارەیەکی زۆر پەنابەر لە سووریا و هاتن لە 2013 بۆ هەرێمی کوردستان بەشێکیش لەوانە هاتنە سنووری پارێزگای سلێمانی و ئاوارەکان لە دوای 2014 شەوە ئاوارەکانی ناوخۆ بە هەمان شێوە ڕویانکردنە پارێزگاکانی هەرێمی کوردستان. سلێمانی ژێشێکە لەو پارێزگانی کە ژمارەیەکی زۆر ئاوارە و پەنابەر هاتوون. دیارە لە بیدایەتە ئێمە لە سنووری سلێمانی و ئیداری گەرمیان 7 کەمپ هەبوون، لە ئێستادا 5 کەمپیان ماوە کە چواریان هی ئاوارەی ناوخۆی تایە، کەمپێکیشان پەنابەری سووری تایە. دوو کەمپی کەشمان لە بەرەوەی کە ڕۆشنەوە هەردوو کەمپەکە لە بەرزنجە و لە سووداش داخراون. کۆی ئەو ئاوارانی ئاوارە و پەنابەرانی کە ئێستا لە سلێمانیان نزیکی 33,000 خێزانن بە ئاوارە و پەنابەر کە کاتە نزیکی 187,000 نەفەر. ئەم ئاوارانەش لە دوو کەمپیان لە ئیداری گەرمیانایە لە تازەدێ و قۆرەتوو و سێ کەمپیشان لە ناو عەربەتایە کە دوانیان و کەمپی ئاشتی و کەمپی عەربەت مانە ئاوارەی ناوخۆی تایە، وەک لە باریکەش کەمپێکمانەیە کە پەنابەری سووری تایە. ئەوەی کە لای ئێمە حکوومەتی عێراقی پێشتر بڕیاریە کە هەموو کەمپەکان دابخرێت، بەڵام لە سنووری پارێزگای سلێمانی و بەتایبەتی و هەرێمی کوردستان ئەو بڕاری ئێمە نە خۆمان داوامان کردو ئاوارە بێت، نە خۆشمان بە زۆر ئەیانێرینەوە. ئەمانەوە ئەو خەڵکانی کاگەڕێنەوە بە شێوەیەکی ئارەزوومەندانە بێت، چۆن بەسەر بەرزانە لێرە ژیاون بەسەر بەرزانەش بە قەناعەتی خۆیان بگەڕێنەوە. بۆیە حکوومەتی هەرێم هەرزوو ژاوی حکوومەتی عێراقیایە کە ئێمە نەخۆمان داوامان کردوونە بە زۆری ژیانێنەوە کەی ویستیان بگەڕێنەوە شوێنەکانیان ئامن بوو، ئێمە بە سوپاسەوە بە پێزانینەوە بڕبەڕێیانەکەین بۆ شوێنانە و ئەوەش بەردەوامە تا ئەم لەحزەیەش ئەگەر ئاگادار بوو ئێستاش هیچێک لە کەمپی پەنابەرانی عەربەت هین باریکە هاتن و ئیمزاعاتمان بۆ کرد ئەچێ بۆ هەولێر. لەبەر کێشەیەکمان نییە لە گەڕانەوەیان و بەردەوام هەیە. بەنسبەت یەزیدیەکانیشەوە من هیچ کێشەیەکی وام نەبینیوە، ئەوانی لای ئێمە هەندێکیان گەڕاونەتەوە و ئەوانی تریش هەچ کاتێک داوا بکەن بگەڕێنەوە هیچ ڕێگریەک نییە لەوەی کە بگەڕێنەوە شوێنی خۆیان. لە ڕووی خزمەتگوزاری و حکوومەتی هەرێم بە تەنسیق لەگەڵ هەموو ڕێکخراوەکانە ئەوەی دەتوانایە بوو بێ و لەتوانێت ڕێکخراوەکانە بێ کراوە و هەمووشیان ناڵم بتەوە نەتەوە کە ئینسان لە شەر ئەرز و ئاو و خانووی خۆی هەڵکەنرا بچێتە هەر شوێنکەچێکی بۆ بکەی هەر کەمە.